کارگەی چەمەنتۆی کەرکووکە لە ئاسنووری ناحی لەیلان ڕۆژانە لەم کارگەیەوە دووکەڵ و تەپوتۆزێکی زۆر بڵاو دەبێتەوە. بڵاوبوونەوەی ئەو تەپوتۆزە لە کارگەکەوە کاریگەری لەسەر هەناسەدان و تەندروستی دانیشتوانی ناحی لەیلان و دەیان گوندیتر دروست کردووە. هاوڵاتیانی ئەو ناوچانە لە ڕێگەی هاشتاگی لەیلان دەخنکێت دەیانەوێ فشار لەسەر ئیدارەی کەرکووک دروست بکەن تا چارەسەریان بۆ بکرێت. ژیانی خەڵکی سنوورەکەی گیانوەتە ئەو پەڕی ناڕەحەتی بەڕاستی و ئێمە لە ڕابردووە خۆپیشاندانمان کرد و ئێستا دیسانەوە ئێستا نووسراوێکمان ئاڕاستەی بەڕێوەبەرایەتی ناحی لەیلان کردووە و ئاڕاستەی پارێزگای کەرکووکەکرێت لە چەند ڕۆژی داهاتووە هەوڵەدەین دیسانەوە گرتبوونەوەیەک بکەین لە پێشی کارگەکە. ئەمە زۆر زەرلی بۆ ئەم دێهاتانەی دەوروبەر هەیە نەکوا بۆ خەڵکی ئەتیادی بۆ زەرعەت مشکلەیە. چەند کەسانێک بە نەخۆشیکەوەی کە تووشی تەنگە نەفەسیەکی زۆرە بوون کەسێکی لەوانەی کە خزمی خۆمە ڕاستیان بەم کێشەیە کە بە بۆنی ئەم مەعمەلی چەمەنتۆ لە ناوچوو یعنی ئەمری خوای کرد. کارگەی چەمەنتۆی کەرکووک سەر بە وەزارەتی پیشەسازی عێراقە و دراوە بەوە بەرهێن. بەڕێوەبەری ناحی لەیلان پاڵپشتی نیگەرانی هاوڵاتیانە و دەڵێت زۆر داوایان کردو ئەو تەپوتۆزەی کارگەکە چارەسەر بکرێت بەڵام بێسوود بووە. معقول نییە ئەم مەعمەلە پلتەری نەبێ، معقول نییە ئێستا ئەم تەتەورە و ئەم ئیجراءاتە ئەکرێ لە معامل پلتەری دروست نەکەم بۆی. من حەزەکەم ئەم مۆزوعە بیئیان حەل نەبێ، حەزەکەم صناعیان حەل بێ، وەزیر صناعە لەجنە دروست بکە، هەرچی دروست بکە بێن ئەم مۆزوع حەلەکەن. بەهۆی ئەو تەپوتۆزەی لە کارگەی چەمەنتۆکەوە دەردەچێت کشتتوکاڵی ناوچەکە و شکبوونی پێوە دەبیندرێت. لەگەڵ ئەوەش بەشێکی زۆر لە هاوڵاتیان تووشی نەخۆشیەکانی هەناسەدان بوون هۆکارەکەشی بۆ خراپی سیستەمی فیلتەری کارگەکە دەگەڕێنەوە. جگەل لە تێکدانی ڕزوباخی ئەم ناوچەیە هاوکات ئۆتۆمبیلەکانیشیان کاتێک ئەو تەپوتۆزە دەچێت بەسەریاوە خۆیان دەڵێن بۆ یاخەکەی تێک دەچێت و لە کاتی فرۆشتنی ئۆتۆمبیلەکانیان کێشەیان بۆ دروست دەبێت چونکە پێی دەڵێن ئەم ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلی ناحی لەیلانە و بۆ یاخەکەی بەهۆی تەپوتۆزی ئەو کارگەیەوە تێک چووە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحی لەیلان.